بەرزبوونەوەی بەردەوامی نرخی زەر گڕی لە بازاری کانزا زەردەکە بەرداوە. شارەزایانی بازاڕە داراییەکان پێشبینی دەکەن نرخی ئۆنسەیە زەر لە مانگی 1 بۆ 2 ساڵی داهاتوو بگاتە 4600 دلار. یەکێک لەو شارەزا داراییانەی قسەی بۆ ڤار کردووە شڤان حەمیدە. ئەو بەڤاری گوتووە ئەگەر خواستی زۆر لەسەر زێر و دابەزاندنی سوودی بانکی ناوەندی ئەمریکا بەردەوام بێت پێشبینی دەکەن ساڵی داهاتوو نرخی زێر بۆ 5000 دلار تەنانەت بۆ 6000 دلاریش ببینێت. ڤار بە دۆداچوونی بۆ بەهای زێر کردو و لە 6 ساڵدا و لە گرافیکێکدا پێنوێنی بەرزبوونەوەی کانزا زەردەکەتان بۆ هەر ئونسەیەک بۆ دەخاتەڕوو. بۆ نمونە لە ساڵی 2020دا ئونسەیەک زێر گەشتووەتە 1896 دلار. لە ساڵی 2021دا ئونسەیەک زێر گەشتووەتە 1800 دلار. لە ساڵی 2022دا ئونسەیەک زێر گەشتووەتە 1822 دلار. لە ساڵی 2023دا ئونسەیەک زێر گەشتووەتە 1896 دلار. لە ساڵی 2024دا 2609 دلار. لە ساڵی 2025دا کە ئێستا لە کۆتاییەکانداین گەشتووەتە 4480 دلار. ڕۆژی سێشەمە بەهای زێر بەرزترین ئاستی مێژووی تۆمار کردو. نرخی یەک ئۆنسا گەشتووەتە 4497 دلار. بەڵام دواتر کەمێک نرخەکەی دابەزیەوە. ئەمڕۆ لە 4480 دلاردا مامەڵی پێوە دەکرێت. بەرزبوونەوەی خێرای نرخەکان ناسەقامگیری کانزا زەردەکە هۆکاری زۆرە کە ئەمانە دیارترینیانن. یەکێک لەو هۆکارانە کەمکردنەوەی سوودی بانکی ناوەندی ئەمریکایە و هاوکات لەگەڵ ئەوژدا کڕینی زێر لەلایەن بانکی ناوەندی وڵاتان. هاوکات مەترسیک دابەزینی بەهای پشکەکان و داڕوخانیان. دابەزینی بەهای دۆلار بەرامبەر دراوە بیانیەکان کە ئەمانەژێکێکە لەو هۆکارانی وای کردووە لە ئێسادا نرخی زێر زیاتر بەرز بێتەوە. بانکی ناوەندی ئەمریکا لە ئەم ساڵدا 3 جار سوودی بانکی دابەزاندەوە. شارەزایانی بازاڕە داراییەکان پێشبینی دەکەن ساڵی داهاتوو 2 جاری دیکە سوودی بانکی دابەزێنرێت. ئەگەر پێشبینیەکە دروست دەربچێت بە ئەگەری زۆرەوە بەهای دۆلار زیاتر دادەبەزێت و نرخی کانزاکان و کاڵاکانیش بەرز دەبنەوە. کەواتە پێشبینیەکان باز لە بەرزبوونەوەی زیاتری زێر دەکەن بۆ ئەوانەی کە زێریان هەیە بۆ ئەوەی قازانجی زیاتر بکەن دەتوانن جارێ نەیفرۆشن.